الرحمن الرحیم مسلمانانی خۆشەویست ئەم بابەتەشمان بۆ ئامادەکردوون لە ژێر ناونیشانی ئافرەتی موسڵمان و ڕۆژووی مانگی ڕەمەزان. خاڵی یەکەم پێویستە هەموو خوشکێکی موسڵمان کاتێکی تایبەتی هەبێ بۆ قورئان خوێندن. ئەوەی کە ئەزانێ قورئان بخوێنێتەوە شارەزایی هەیە، ئەوەش کە نازانێ بەو قەڵەم قورئانانە قورئان بخوێنێتەوە یا گوێ لە قورئان بگرێ، ئینشاءڵڵا هەر ئەجر و پاداشێکی گەورەی ئەگا کە یەکێ لە عیبادەتە گەورەکانی ڕەمەزان قورئان خوێندنە. با هیچ خوشکێک هیچ ڕۆژێ بەسەریا تێ نەپەڕێ ئیلا چەند لاپەڕەیەک لە قورئان بخوێنێ. دووهەم، ئەو کاتانەی کە ئافرەت لە ماڵەوە بۆ ئامادەکردنی نان و چێشت لە کاتەکانە بەتایبەتی لە ئێوارانە و پێش ئێوارانە بەسەری ئەبا، هەوڵ بدە بە زیکر و بە دوعا و بە سەڵاوات و گوێگرتن لە ڕادیۆ و لەو شتە باشانەی کە واوکو لە ڕەمەزانە هەیە بەسەری بەرێ، ینی لەگەڵ ئیشەکەیە هەنێ عیبادەتی تریش بۆ خۆی تۆمارکە کە لەوانەیە ئافرەت کاتێکی زۆر بەسەر بەرێ بە ئامادەکردن و سازکردنی خواردن و پێویستیاتی بەربانگەوە. ئەوەش کاتێکی باشی بۆ ئەگەڕێتەوە ئەگەر بتوانێت زیکر بکە، دوعا بکە، سڵاوات بدا، یا گوێ لە هەندێ بەرنامەی باش بگرێ کە سوودی پێ بگەینێ. لەو خواردن و ئامادەسازیش کە بۆ بەربانگ ئەیکا و چێشت و خواردن دروستەکە، هەوڵ بدە ئیسراف و زیادە ڕۆی نەکە، کە بەڕاستی ئەوە نەخۆشیەکە زۆربەی موسڵمانان و لە زۆربەی وڵاتانی ئیسلامیە دیاردەیەکی خراپە و ناشیرینە و ناشەرعیە و نە لەگەڵ ئیسلامە یەتەوە نە لەگەڵ تەندروستی و سیحەشە یەتەوە. لەبەرەوە هەوڵ بدە بەقەدەر پێویست و ئەنازەی ضرورەت خواردن و پێویستیاتەکانی بەربانگ ئامادە بکرێ. خاڵێکی تر لەو خواردن و ئامادەکاری کە بۆ خۆیان ئامادەیکەن با بەشی دەرودراوسێ بدات، بە تایبەتی ئەوانی کە فەقیر و هەژارن. زۆر ئەجرێکی گەورەیە کە کەسێکی موسڵمان بتوانێ بۆ بەربانگ پێویستی ماڵێک یا چەند کەسێک ئامادە بکە. پێغەمبەری خوا لە فەرمودەیەکە فەرمێ صلی الله علیه وسلم هەر کەسێ ڕۆژوو پێویستی ڕۆژوو شکاندن بۆ موسڵمانی ئامادە بکە، بەقەدەر ڕۆژەوانەکە ئەجری ئەگا بێ ئەوە هیچ لە ئەجری ڕۆژەوانەکەش کەم بێتەوە. خاڵێکی ترەوەیە ئافرەتان نوێژی تەراویح بکەن. نوێژی تەراویح بەپێی فەرمودەی پێغەمبەر صلی الله علیه وسلم وا خێر و باشترە ئافرەتان لە ماڵەوە بیکەن، بەڵام ئەگەر بچێ بۆ مزگەوتیش مانع نییە و دروستە. پێغەمبەری خوا فەرمێ ئافرەتان مەنع مەکەن بچن بۆ مزگەوت، بەڵام لە ماڵەوە نوێژکەن، ئەجری گەورەتر و پاداشی زیاتری هەیە. خاڵێکی تر کە هەموو خەڵک بەگشتی پێوە مبتەلای و ئافرەتان زۆرتر مەسلەی غەیبەت و باسی خەڵک و بە خەڵک و مەشغوڵ بوون، کە بەڕاستی هیچ موسڵمانێ و بە تایبەتی خوشکانی بەڕێز نابێ کات و وەختی خۆیان بە غەیبەت و باسی خەڵک و مەشغوڵ بوون بەو گوناهەوە بەسەر بەرن، کە لە ڕاستیاوە لە ئەجر و پاداشی ڕۆژۆکەیان کەمەکاتەوە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەفەرمێ ڕۆژوگرتن هەرەوە نییە تۆ خواردن نەخۆی. هەر کەسێ هەموو ئەعزاکانی بە ڕۆژوو نەبێ، بە تایبەتی زمان و چاو و گوێ ئەوانەی خوای گەورە پێویستی بەوە نیە خۆی تین و برسی بکە، یعنی تین و خۆ برسیکردنەکە ئەوە بەشێکی ڕۆژووە. ئەوی تیژ ئەوەی هەموو ئەندامەکانت بە ڕۆژوو بن، بە تایبەتی زمان کە یەکێکە لەو ئەندامانەی ئەتوانی زیکر و چاکە و عیبادەت و قورئان خوێندنی پێ بکەی، ئەتوانی غەیبەت و تاوان و خەتا و ئەوانەی پێ بکەی. خاڵێکی تر ئەوەیە کە بەڕاستی ئەو مناڵ و کچ و کوڕانەی کەواکو لە ماڵە هەن ئەو ئافرەتەکە کە دایکیانە هانیاندا لەسەر ڕۆژوگرتن، ئەوە تایەتێکە مناڵ بوون بە چاکی نەیانەتوانین بیگرن و باڵغ نەبوو بن، هانیاندا لەسەر ڕۆژوگرتن و کوڕەکان و کچەکان کە تۆزێ گەورن لەگەڵ خۆیان بۆ مزگەوت بیان بن، بە تایەتی کوڕەکان لەگەڵ باوکیان هانیان بدەن، تەشجیعیان بکەن، هەدیان بدەن، یە قسەی خۆشیان بۆ بکەن بە هەر نەوعێ، هەتا هانیشیان بدەن لەسەرکەوە ئەوانیش فێری خێر ببن. مەسا هەرتا ئەو نان و شتێک ئەینێرن بۆ دەرودراوسێکە بەوان نابینێن، با فێر ببن، چاکە بکەن، خێر بکەن، ماڵ ببەخشن و بزان بەخشین چۆنە. هەروەها خاڵێکی تریش ئەوەیە کە ئێمە مناڵەکان هەرچەند بچووکیش بن هەوڵ بدەین ئەوەندەی ئەتوان ڕایان بێن. مەرج نییە ڕۆژەکە وشی بە ڕۆژوو بێ، بەڵام بۆی ڕابێت تانیمە ڕۆژی بگرێ هەر باشە. ڕوبەیعی کچی موعەویذ کە ئافرەتێکی سەحابەیە ڕەضی الله عنها ئەفەرمێ ئێمە دوای ئەوە ڕەمەزانیش فەرز بوو، ڕۆژووی عاشورا بە فەرز نەمابوو، ئێمە هەر ڕۆژووی عاشورامان ئەگرت، مناڵەکانیشمان ڕۆژوو پێ ئەگرت بۆ ئەوەی کەوا بتوان تا ئێوارە هین ببن. هەر
شتمان بۆ دروستەکەن لە خوری ئەوانە لە خوری و ئەوانەی تۆپ و یاریمان بۆ دروستەکردن هەر کامیان بگریایە ئەمانە بەدەستیەوە مەشغوڵمانەکرد تا ئەگەشتە بەربان و ڕۆژۆکێشکان. ئەمە هەندی ئامۆژگاری بوو بۆ خوشکانی بەڕێز کەواوکو ئاگایان لێ بێ و لەبەر چاوی بگرن بۆ ئەوی کەواوکو ئەو ئەجر و پاداشە گەورەی ڕۆژووە ئینشاءڵڵا هەمویان بۆ بنووسێ و هەمویان بۆ تۆمار بکرێ و لەو سەلبیات و خراپانێک کە هەیە خۆ بپارێزن تا ئەجر و پاداشی گەورەی ڕۆژۆکەیان کەم نەبێتەوە. خوای گەورە هەموو لایەکمان موفق بکە بۆ گرتنی ڕەمەزان و بەسەربردنی مانگی ڕەمەزان بەو شێوەی کەواوکو خوا و پێغەمبەری خوا پێیان خۆشە صلی الله عليه وسلم. والسلام عليكم ورحمة الله